پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب پێشەنگایەکی ڕازاوی کتێب و نووسین و چەمکە جوانەکانە کە لێرەدا لەگەڵ خۆیان کۆی کردێتەوە وەکرد پێشەنگایەکی تر ڕۆشنبیریە جیاوازەکان تێکەڵ دەکات و خەڵکە جیاوازەکان بە یەکتری دەناسێنێت. کردنەوەی پێشەنگای کتێب لە سلێمانی لە ڕاستیدا ئەو پەڕی کارێکی زۆر ڕۆشنبیرانە و چاکە کە لەم ساڵاندا دەستی پێکردووە. ئێمە جاران کە سەردانی پێشەنگەکانی هەولێرمانە کرد کە لە ئاسیا هەولێریشە دەوری گرنگە بینە دوورتر بوو، بەڵام ێستا لەخوا بەزیابێ کاریگەرێکی وایە بینە کە خوێندکاران مامۆستایان هەموو چیر و توێژەکان بە گوڕوتینەوە بە چێژێکی زۆرەوە سەردانەکەن. پێشەنگای نێودەوڵەتی سوودێکی زۆری گەیاندووە بە هەموو خوێنەران لە سەرتاسەر هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی کە لەبەرەوەی لێرە کراوەتەوە کە پایتەختی ڕۆشنبیری و بۆتە هۆی ئەوەی کە ئاستی ڕۆشنبیری خەڵک بەرز بێتەوە و بۆتە هۆی یارمەتیدانی خوێندکاران بۆی کە زانیاری زیاتریان دەستکەوێت. وەروە لە ڕووی گەشتیاریش شتێکی باشە بۆ پارێزگای سلێمانی کە لە شارەکانی کەوە هاڵاتیانیان بە مەبەستی سەردانیکردنی ئەم شوێنە. Hello, my name is Sam. I'm from the American University. I brought my students with me today to the book fair. We think it's fantastic. It's such an interesting mix of books from different places and different languages, and we're having a great time. من وەکو قوتابێکی ئامادەیی ئەمڕۆ لە قوتابخانەکەمەوە هاتوین بۆ پێشەنگای نێودەوڵەتی شاری سلێمانی کە جوانێکی تایبەتی بە شاری سلێمانی بەخشیوە، هەروەها هاتوون کتێبی دڵخوازی خۆم بدۆزمەوە.